تەوەری دووەمان تەوەرێکی هۆشیاری تەندروستی ئاینی و کۆمەڵایەتیە. ئەم بابەتە زۆر گرنگە و لە ئێستادا پێویستە ضرورەتە لەسەر هەر خێزانێک کە ئاگاداری منداڵەکانی بێ، پێویستە لەسەر مامۆستایانی ئاینی بە باشترین شێوە پەیامەکانیان بگەینن و مامۆستایانی قوتابخانە و تەنانەت مامۆستایانی زانکۆش ئەم بابەت بە بابەتێکی گرنگ وەربگرن بۆی بتوانین کۆمەلگاکەمان بە سەلامەتی و بە ساغلەمی بێڵینەوە. ئەمیش بابەتی مادە هۆشبەرەکانە کە چەند ڕۆژێک لەمەوبەریش کۆنفرانسێکی زۆر تایبەت و گەورە لەسەر ئەم بابەتەکرا. ئەم جارە بە شێوازێکی دیکە باز دەکەین. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە، بۆیە باشترین ڕێگە کە بۆی بڕۆین ئەوەیە بیسەلمێنین یاخود دەری بخەین ئایا لە ڕووی ئاینەوە ئەم بابەتە حەڵاڵە یاخود حرامە. بەڵێ هەر بۆیە دەبێ پرس و ڕا و ڕاوێژ بە پسپۆڕێکی تایبەت بکەین. دکتۆر هێژا ئەحمەد ئاژگەیی مامۆستای زانکۆ کە لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان لەگەڵمانە ئەم بەیانیە گفتگۆ لەبارەی ئەم بابەتەوەکەین. بەخێر هاتی دکتۆر هێژا. بیانی باش بەخێر بێ. دکتۆر با پرسیارەکەم ئاوها دەست پێ بکەم. ئێمە لە قورئانی پیرۆز کە خوای گەورە فەرموویەتی خەمر و مەیسەر حرامە. خەمر بۆچی؟ هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ ناوەکەی خەمر لە خیمارەوە هاتووە، هەر شتێکە دا بپۆشرێت، واتە ئەو خواردنەوەیەوە ئەکات مێشک دا بپۆشرێت، غیتاءێکی بچێتە سەر ئیتر هۆشی بەخۆیەوە نەمێنێت. ئەمە لە ڕووی خەمرەوە با بڵێن، لە ڕووی خواردنەوەکە کحولیەکانەوە. ئەوەی کە مخدرات یاخود باڵێ مادە هۆشبەرەکان حرامەکات هۆکارەکەی چییە؟ سەرەتا بەیانیتان باش، بەیانی بینسەران و بینەرانی کوردستان 24 باش. خۆشحاڵم کە لە خزمەت ئێوە لەگەڵ بینەران بتوانین باس لە تەورێکی یەکجار گرنگی کۆمەلگا بکەین. بەڕاستی لە کۆمەلگای ئێمە نابەتەنیا هەموو کۆمەلگایەکان تقریبان ئەو تەوژمە نامۆیە خەریکە تەشەنە دەکاتن لە کۆمەلگاکان بە تایبەتی لە نێوان جیلی نوێ کە تاڕادەیەکی زۆر ناهۆشیارن بە مادە هۆشبەرەکان. اینجا لە ڕوانگەی شریعەتی ئیسلامیەوە سەرەتا ئێمە بابەتێکمان هەیە، بابەتی خەمر، کەەوە معلومە بە نەسی ئاەت لە قورئاندا ئەو بابەتە حرام کراوە. اینجا بابەتێکی دیکەمان هەیە کە بابەتی مخدراتە. ئایا مخدرات هەمان شێوەی خەمر لە خۆ دەگرێت یان نە؟ بێگومان زانایان لەسەر ئەوە کۆکن هەر مادەیەکی هۆشبەر، هەر مادەیەک ببێتە هۆکار بۆ ئەوەی کە عەقڵ ئامادە نەبێتن، عەقڵ لە غەیبوبە بێتن، ئەو مادەیە حرام دەبێتن. قیاسن لەسەر خەمر بە هەمان شێوە مادەی موسەکیرات، مادەی مخدراتیش لە ضمنی موسەکیراتەکان هەژمار دەکرێت. بۆیە زانایان وا پێناسەی دەکەن هەر مادەیەک، هەر شتێک سروشتی بێ یاخود دروستکراو بێ، کار بکاتە سەر عەقڵ، وا لە عەقڵ بکات کە نەمێنێت بە کەمی یان بە زۆری، و هەروەها هۆکار بێت بۆ تەندروستی کەسایەتی لە ڕووی سەحیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابوووریەوە، وا لەو مرۆڤە بکات لە قالبی مرۆڤ دەربچێت، بێگومان ئەوە پێی دەگوترێت مخدر و هەمان شێوە حرام دەبێتن لەسەر تاچی مرۆڤ. زۆر باشە. دکتۆر هێژە بێگومان دەزانین هەر حرامێک کە لە ئیسلامدا هەیە دەبێت حکمێکی هەبێ، وایە؟ حکمی مادەی هۆشبەر لە ئیسلامدا چییە؟ ئەوجا ئێمە پێش ئەوەی بینە سەر حکمی مادەی هۆشبەر سەرەتا دێین بابەتێک هەیە لە فقهی ئیسلامیەوە پێی دەگوت پاراستنی ضروریات. ئێمە لە فقهی ئیسلامیەوە یان لە شریعەتی ئیسلامیەوە 5 پاراستنی سەرەکیمان هەیە کە پێی دەگوترێت مەقاصد الشەریعە. ئەو پاراستنانە یەکەم لەو حاڵەتانە یعنی ئیسلام یان فقهی ئیسلامی ڕێگەی پێداوە مرۆڤ پەنا بباتە بەر شتێکی با بڵێن نادروست، ئەوە حەرام. مەسەلەن بۆ نمونە ئینسانێک لە شوێنێکە خەریکە دەمرێت، ناچارە مەسەلەن ئەو شتێک حرام حەڵال دەبێت لە هەندێک حاڵەت تایبەت. 5 بابەتمان هەیە. ئەو 5 بابەتە بە ضروریاتی دین هەژمار دەکرێت، بە ضروریاتی ئاین هەژمار دەکرێت. یەک لەوانە مەسەلەن پاراستنی ئاین، دووەم پاراستنی نەفس، سێەم مەسەلەن پاراستنی عەقڵ، پاراستنی نەسل نەوە، و هەروەها پاراستنی ماڵ. هەر یەک لەمانە کۆمەڵێک ڕەهەند لە خۆ دەگرێت چۆن بتوانین ئەو 5 مەبەستە سەرچیەی ئاینی ئیسلام بپارێزین. مەسەلەن مادەی مخدراتیش کاریگەری سەرەکی هەیە لەسەر ئەو 5 شتە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر زیانەکانی مادەی هۆشبەر یان مخدرات لەسەر ئاین هەژمار بکەین، کاتێک کەسێک مادەی هۆشبەر بەکاردێنێت
لەو کاتەدا ئەو ئینسانە چی لێتێت عقلی نامێنێت کاتێک کە عقلی نەمێنێت ناتوانێت پەرشتە ئاینەکان ئەنجام بدات مثلا وەک خدا دەفەرمێ وەیەصدەکم عن ذکر الله وعن الصلاة يعني وای لێ دەکات کە نەتوانێت ذکری خدا بکە نەتوانێت مێژەکانی بکات لۆ لەبەرەوەی عقلی نەمایە لە ئاینی ئیسلامیش ئەوەیە ئەگەر کەسێک عقلی نەمێنێ دینیشی نامینێ ئەوە زیانی لەسەر با بڵێن ئاین اینجا زیانی تیکرمان هەیە مەسەلەن لەسەر با بڵێن لەسەر نەفس يعني پاراستنی نەفس لە ضرورياتی خمسەیە يعني خدا دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أولادكم يعني أو بنص آياته كاتك إنسانێکیش تووشی ئەو ئاڵوودەبوونە دەبێت تأثیر دەکات لەسەر ئەوەی کە بە پێی مروری زەمان بە پێی تێپەڕبوونی کات ئەو شخصە لە ڕووی جەسەدیەوە لاواز بێت لە ڕووی تەندروستیەوە هێزکەکانی بپوکێتەوە ئەو کاتە وای لێ دەکات کە خۆی بە هیلاک بباتن ئەوە مەسەلەن زیانەکانی دووەم باش ئەوزە هەر پێنجمان هەیە ئەزە بە خێرایی ئەگەر باسی زیانەکانی زیانەکانی مخدرات لەسەر عقل يعني مثلا ئیسلام اهتمامشی زۆر گرنگی بە مرۆڤ داوە لە ڕووی عقلیەوە وای لێ کردووە دائیمان اهتمام بە گەشەسەندنی عقلی بداتن هەر لە سەرەتاییەوە کە مثلا دەگاتە تەمەنێک کە اهتمام بدات بە فێربوون لە گەشەسەندنی عقل مثلا اطلب العلم من المهد إلى اللحد يعني داوای زانست و زانیاری بکەن لە ناو بێشکە تاکو مردن کەواتە لێرە ئینسانێک کە ئیسلام ئەوەندە گرنگی بە عقلدا بێتن و ئینسانێک بێت مادەی هۆشبەر بەکاربێنێ ئەو مادە هۆشبەرە وا دەکات کە عقلی ئەو ئینسانە دامە برکێتەوە ئەو عقلی ئەو ئینسانە بکوژێتەوە نەتوانێت گەشەی بە لایەنەکانی خۆی بدات خاڵی ئەوەی دیکە مەسەلەن بە هەروەها لەسەر نەسل مەسەلەن نەوە يعني ئیسلام کەسێک کە تووشی ئەو ئاڵوودە دەبێت لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی سەحەتەوە ناتوانێت مەسەلەن زەواز بکات کە کاتێک زەواز ناکات ئەو حاڵەتە مەسەلەن دەبێتە هۆی لە ناوبردنی نەسل کۆتا زیانیش مەسەلەن لەسەر ماڵ يعني ئیسلام زۆر گرنگی بە پاراستنی ماڵدایە سەروەت و سامان کەسێک کە تووشی ئەو ئاڵوودە دەبێت هەرچی سەروەت و سامانی هەیە بەکاری دێنێت لۆ ئەوەی تۆسقالێک لەو مادە هۆشبەرەی بەدەست بکەوێت يعني ئێستا ئەگەر ئەحسایەشیش بکەین هەر کەسێک مدمین ببێتن ئاڵوودە ببێتن بەو مادەیە بێگومان لە ڕووی داراییەوە ئیفلاسی کردووە کەواتە ئەو پێنج ضروریاتە ئیسلام زۆر گرنگی پێدایە و مادەی هۆشبەریش کاریگەری تەواوی لەسەر هەر پێنج مەبەستەکان لە شریعەتی ئیسلامەوەدا هەیە باشە دکتۆر هێژە با بڵێن هەر بە نەسی قورئانیش بێت خۆی گەورە دەفەرمێت داواکە لەو کەسانەی کە با بڵێن مادە مخەمرەکانیان خواردوتەوە نەچنە نوێژکردن باسیەوە کا دەڵێ نوێژ مەکەن وەنتم سوکارە کاتێکە ئێوە سەرخۆشن ئاگاتان آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى لە بەکارهێنانی مادە بێهۆشکەرەکانیش ئەوە لە ڕووی هەندێک جاریش عاوەکو وەڵێت کە دەم بە دەم هاتووە باس لە پیسیەکەیشی ئەکرێت باشە چونکە هەر شتێک زەرەر و زیان بە مرۆڤ بگەنێت پیسیش بێت ئەوە ناکرێت مرۆڤ لی نزیک بکەوێتەوە مادە بێهۆشکەرەکان مادە هۆشبەرەکان کە نایڵە عقل بەسەر چۆن لە بەسەر جستەی مرۆڤەوە بمێنێت تا چەندە لە ڕووی پیسیشەوە پیسەکە مرۆڤ ئالووداکە بۆیە بەو کەسانە ئەوترێت مادە هۆشبەرەکان بەکارێن ئالوودە بە پیسی یا ئالوودە بۆ عادەتە بەخۆی پیسی مانای ئەوە نییە شتێکی بۆگەن بێت مانای ئەوە نییە شتێک کە پیس بێت بۆ جسمی ئینسان شتێک نامۆ بێت بە پەروەردەی جسمی ئینسانەوە مثلا ئەگەرنا سیر بکەی ڕەنگە لە ڕووی مادەوە شتێکی جوان بێت سپی بێت بەڵام لە ڕووی جەسەدەوە پیسە لە بۆ جەسەد قبولی ناکاتن تحملی ناکاتن کەواتە هەر شتێک ئەگەر وەک دەڵێ مثلا مەنافعیشی هەبیتن لە هەندێک کات بەڵام ئیسمەکەی زۆر گەورەترە و مەنافع و ئیسمهما ئەکبەر من نەفعهما مثلا ئەوە ئاەتەکە ڕەنگە لە بۆ جانیبێک ئیستیفادەی هەبێ بەڵام لە بۆ جانیبەکانی دیکە بێگومان زەرەر و زیانی زیاترە کەواتە هەر شتێک پیس بێت بە جسمی ئینسانەوە ئەوە نەبێتە هۆکاری گەشە سەندنی جسمی ئینسانەوە یان ببێتە نەمانی عقلی ئینسانیەوە ئەوە بێگومان پیسە لە بۆ ئەو جسمەیە دکتۆر هێژە پرسیاری حکومەکەم کرد گوتت باس لە مەقاسیدەکانی بکەن پاشان باز لە حکومەکەی بکەن حکومی هەر ئەو حکومەیە کە لەسەر خەمر هەیە یان حکومەکەی جیاوازترە بێگومان زانایانی کۆن زانایانی سەردەم کۆکن لەسەر ئەوە کە هەر شتێک
ببێتە هۆی نەمانی عقل، ببێتە هۆی ئامادە نەبوونی عقل، ببێتە هۆی غایببوونی عقل، ببێتە هۆی سەرخۆشکردنی ئەو مرۆڤە حەرامیان دانایە. ئەوجا جاران لە کۆن تا با بڵێن لە سەرەتای ئیسلامەوە تا کۆتایی قەرنی شەشەم شتێک نەبوو بە ناوی مخدرات، بەڵکو هەندێک مەسەڵەن جیا هەبووە وەکو بنج وەکو حەشیش لە مەناتقی هیندستان ئەو مستەڵەحاتانە هەبووە ئیشان لە سەروانە کردیە، بەڵام دوای ئەوە مەسەڵەن شتی دیکە سەری هەڵدایە وەکو ئافیۆن وەکو ئەو مادانی ئێستاکەکە ڕۆژ بە ڕۆژ لە تەقەدومە لە ڕووی دروستکردنیانەوە با بڵێن زانایانی سەرمەزاهیبەکانی چوار کە لە ناو مسلمانان باوە وەکو مەذهبی ئیمام ئەبوو حەنیفە، مەذهبی ئیمام مالیک، ئیمام شافعی، ئیمام ئەحمەد، ئەوانە هەمویان کۆکن لەسەر ئەوەی هەر شتێک سەرخۆشکەر بێت بە کەمی یاخود بە زۆری حرامە. زانایانی نوێش وەکو دکتۆر یوسف القەڕەضاوی وەکو سید سابق و وەکو مەسەلەن مفتی دیاری مەسری پێشوو یان لیژنەی فتوای ئێستای مەسەلەن با بڵێن سعودیە کە معتەبەرە لە ناو عالەمی ئیسلامیە و هەروەها لیژنەی فتوای خۆشمانی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە یعنی ئەوانش هەمووی کۆکن لەسەر ئەوەی هەر مادەیەک ببێتە هۆکار بۆ سەرخۆشکردنی مرۆڤ بەکارهێنانی بەکەمی بە زۆری حرامە، وەک ئەوەی ئیشتشارە بەو حەدیسە دەکەن كل مسكر حرام، يعني هەر شتێک کە سەرخۆشکەر بێت بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلام حرامە. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر هێژا ئەحمەداشگەیی کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و کۆمەڵە زانیاری گرنگی لەو بارەیەوە خستە ڕوو بۆ هیوایی کە ئەو کەسانی کە تووشی ئەم مادە بێهۆشکەرانە بوون بگەڕێنەوە شیاو بکرێنەوە بۆ ناو کۆمەڵگە و بۆ ناو ژیان و لەو نەخۆشی و لەو دەردا ڕزگاریا بچکە هەروانە بە نەخۆشیش ناو دەبرێت. سپاس دەکەین کام ئەگەر بکرێ مەسەرەن لێ خولە کەمتر تەوسیە بەڕاستی زۆر گرینگە ئێمە ئەو تەوژمە تایبەت نییە بە مامۆستایانی ئاینی، تایبەت نییە بە با بڵێن کاربەدەستان، تایبەت نییە بە ڕۆڵی برا ئاسایشەکانمان یان برا پۆلیسەکانمان، بەڕاستی ئەوانە ئەرچیان یەکجار قورسە، بۆیە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا لە گەورەوە تا بچووک پێویستە هەمومان بە یەک دەنگ ڕوبەڕووی ئەو تەوژمە نامۆیە ئەو تەمژمە پیسە کە بە ڕۆکی کۆمەلگای ئێمە و تەواوی کۆمەلگایەکانی دیکەی گرتووە نەک تەنسیبی بکەن یان تەسبیتی بکەن بەسەر یەک جێهاتێک، بۆیە هەر یەکەوە لە لای خۆمان دەتوانین بە کۆمەڵێک زانیاری بە کۆمەڵێک شت لەو بابەتە دەوروبەری خۆمان هۆشیار بکەینەوە. بێگومان ڕۆڵی ئاسایشیش لەو بابەتەیە زۆر بە نرخ دەسەنجێنین، هیوادارین کۆنتڕۆلی تونتر و زیاتر بکەن لەو ئەوەی ئەو مادەیە لە ناو کۆمەلگای ئێمە بەرەو نەمان بچێت. دەستەکان زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووین.